کۆرۆنا ڤایرۆسیش چۆکی بە گۆشتفرۆشیەکەی ئەم بازاڕگەیە نەهێناوە. هێشتا مانگی 100 سەربەرخ سەرڤەکات لە کاتێکدا لە ئەمریکا بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە زۆر کارداری بچووک زیانی بەرکەوتووە. زۆربەی خەڵکی خۆڕەڵاتی ناوەڕاست دێن بۆ لامان. خەڵک پارێزگاری لەو شتانە دەکات کە لەسەری ڕاهاتووە. حەزیان بە گۆشتی حەڵاڵە. گۆشتی ئەم ئاژەڵانە لە قەسابخانێکی ئیسلامی فەرمی سەربڕاوە. هەفتەی نزیکەی 40 سەربەرخ دەفرۆشین. موشتەریەکانی ئەوە دەڵێن تام و لەزەتی گۆشتی حەڵاڵ لە گۆشتی تر جیاوازترە. ڕەوەندی موسڵمان ئەو گۆشتیان لاپەسەندا کە بە ڕێگەیەکی ئیسلامی ئاژەڵەکە سەرە بڕێت. گۆشتەکان لێرەگە بیکڕی یان لە شوێنشکە بەگە بازارێکی ئەمریکی بێ فەرقێکی زۆر زۆری هەیە لە تامە. ئەوانی ئێرە ئەو گۆشتانە ئەوانە ئیسترالیانە ئەو یا خود ئەوانە کە لە مارکت لە فەلاحەکانی دەرەوە ئەکردرێت و سەرە بڕێت. ئەوەش تامێکی زۆر جیاواز دەکات. واللهی لەوانەیە نەفسیان پێمان خۆشە نازم حەلالیشە طبعا خۆشترە. طبعا ئێمە وەکو موسڵمانیش ینی زیاتر وەکو موسڵمان مەسەڵەن پەیڕەوی ئاینی خۆمان پێمان خۆشە خواردنەکان لەسەر دەستوری دینی ئیسلامی طبعا ئەو گۆشتە سەر بڕابیتن بسمیلای لەسەر کرابیتن نەفسیان پێ مرتاحتر دەبین کادەی خۆی. لەم ئەمریکایە چاوگینەتەوە و ئاینزا و ڕنگ و ڕوخساری جیاوازە. لەم بازاڕگەیەش هەموو ڕەنجێگە بینی. الكاستمر بالنسبة أن المحل الأغلبية هم من مشتەکانی ئێمە زیاتر ڕەوەندی کوردی و عەرەبین بە هۆکاری ئەوەی لە شارەکەدا زۆرینن. ڕەوەندی سوودانی و ئەریتریاییش دێن. ئێستا کڕێری ئەمریکاییشمان هەیە. ڕۆژانی شەمان ئەم دوکانە ڕەنگە هەر کەسە و لای خۆیەوە ناوێکی لێ بنێ بە خەیاڵی شوێنێک لەو زێدەی لێوەی هاتووە. میوە و سەوزەی تازە و هەر پێداویستێکی تر ئەوە گۆشتە تەڕووبڕەکەشی لەولاوە بوەستێ. First of all, I'm Muslim, so I need some. من مسلمانم و پێویستم بە هەندێک گۆشتی حەڵاڵ هەیە. لە ئەمریکا بازار زۆرن وەک وەڵمارت و کاسکۆ. شوێنی دیکەش تەنها بۆ گۆشتەکە دێن بۆ ئێرە. خۆم و هاوسەرەکەم هەفتانە دێن میوە و سەوزەی تازە و گۆشتی حەڵاڵ دەکڕین. خاوەنی ئەم بازارگە بچووکەش لە شاری هارسنبرگ ڕێنمایەکانی کۆرۆنا ڤایرۆس بەباشی جێبەجێکات. ڕێگە نادات لە چەند موشتەریەک زیاتر بێنە ژوورەوە. بۆ کەسیش نییە بێ دەستکێش دەست لە خواردەمەنیەکان بدات. جذرية صارت عندنا بالمحل. واحد حطينا سكرين گۆڕانکاری ڕیشەیمان لە دوکانەکەدا کردووە بربەستێکمان دروست کردووە لە نێوان ئێمە و کڕیارەکاندا کە دێنە ژوورەوە. هەر کەسێک کە دێت دەستکێشێکی دەدەینێ لە 5 کەس زیاتریش ناهێڵین بێنە ژوورەوە. هەندێک کەس داوا دەکەن کەرەستەکانیان بۆ بگەینە بەرماڵەکانیان. لەسەر وەختی کۆرۆنا ڤایرۆس و کەرەنتینە بوون بازارگەکانی خواردەمەنیش پڕڕەواترین بازار بوون. قەسابەکەی هارسبۆرگیش هەروە دەڵێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا.